گروپێکی شاخەوانی ئافرەتان لە پارێزگا سلێمانی هاتوونەتە ئیدارە سەربەخۆ سۆران گەر هاوکارم دیمەنەکان بگوازێتەوە گروپی بەرەنگاربوونەوەی شێرپەنجەی شاخراوی ژینگە پارێزی سنتەری کەژوان ژمارەیەک ئافرەتی سنووری پارێزگا سلێمانی گەشتێکی شاخەوانیان بۆ پارێزگای ئیدارە سەربەخۆ سۆران ئەنجام داوە دەمەوێت گفتوگۆی زیاتر لەگەڵ مامۆستا وەرزشی و هەم هاوبەش لەگەڵ ئەو گروپە مامۆستا فەراح خەڵکی ڕۆژهەڵاتە سڵاوت لێبێتەوە کاتت باش ئامانجی ئەم گروپە و ئامانجی سەردانیکردنتان بۆ ئیدارە سەربەخۆی سۆران چییە؟ سلام ئەرزەکەم ئێمە نیەتمان ئەوەسە کە هاتیینە ئەم بەرنامە پەیغامێ بین بە خانمەکانی ئێرە پەیغامێ بین بە کەسکەری ترکی بینەر ئێمەن ئیشەڵا کەسێکی نەخۆش ناوێت ئەلحەمدولیلا ئەڵبەتە ئەمان کە سڵامەتن کەسێ نەخۆش ناوێت ئەمان کەسکەری ترکی ئەم تەلەڤیزیۆنە ئەم بەرنامە ئەبینن بزانن کە کەسێ نەخۆشکە دوچار شێرپەنجەی پێژن سەرەتان بوو آخر ڕێگە نییە پەسەوەتانی ڕێگەی تر باسکا بۆ خەی لە تەرەقەی وەرزشەوە ژیانی تری بێ جیا لەوەی کە شاخڕەوی شاخەوانی ئەنجامەدەن جەنابەت مامۆستای وەرزشی دیکەش دەکەن ئەوانەی کە توش بووی شێرپەنجە بەڵێ ئێمە ئەکسەرەن وەرزشکەر ئێرۆبیک و ستێپ ئەنجامان چۆ وەرزشکەرێکە هەوازی ئێمە گەرەکمانە جلۆگیری بەشیکیان جلۆگیری ئەوێ لە نەخۆشین بەشیکیان حاڵەتی دەرمان وەرزشی بۆیان پیا کردێت کە ئەمان بدونەوە کە دارو دەرمان ئیسفاد دەکەن ئەتان لە تەریقی ئۆکسیژنەوە بازم دەرمان 100% بن ئۆکسیژین گرنگە بۆ ئەوانەی کە نەخۆشش نین توش بوو شێرپەنجەش نین بەڵام بە ئەوانەی کە توش بوون هیچ کەس لەو تیمانەیە کە لەگەڵ ئێوەنا هیچ کەسیان هەبوونە توش بوو شێرپەنجەون بەڵام چابوونەوە بەڵام وازە نهێناوە لە گەشتکردن نا ئایسە ئەو کەسکەری کە تەک منابووگن تقریبان ئایسە 11 ساڵە حدودەن ئەو 11 ساڵە بەردەوام لەگەڵ منە هەن ئەگەر بێت و ئەوان کۆتایی بێرن بە بەرنامەکانیان دوارە ئەڕنەوە هەڵەگەڕنەوە بۆ ئەو دەورانەوە بوو بەڵێ دەمەوێت گفتوگۆی زیاتر لەگەڵ سنتەری کەژوان گروپی بەرەنگاربوونەوە بکەم مامۆستا شیلان میوانی منە سڵاوت لێبێتەوە کاتت باش ئامانجی دروستبوونی ئەم گروپە چیە شالاخان ئامانجی دروستبوونی و کەی دروست بووە و ئەمڕۆ هاتوونێتە ئیدارە سەربەخۆ سۆران چەند ئافرەتن بەڵێ ئەمڕۆ نزیکەی 30 ئافرەتین ئامانجی سەرەکی ئەم گەشتە و ئەم سروشتە کە هاتوونە ناو سروشت سەلامەتی و تەندروستیە مەبەستی سەرەکی لەوە کە گروپەکەی ئێمە لە کۆمەڵێک چاگوانی نەخۆشی هیوا پێک هاتووە لە 2013 دامەزراوە ئامانجەکە ئەوەیە کە هەوڵدانە بۆ تەندروستی بڵێن مەسەلە وەکو دوا چارەسەر ئەم وەرزشە بەکارهێنن گروپەکە ئێمە بڵێن شەرد نییە هەمووی هەر نەخۆش بێ خەڵکی ساغ و ئاسایشمان لەگەڵایە بەڵام یەکێک لە هەرە گرنگیتکانی ئەم وەرزشە ئەم تەبیعەتە جوانەیە ئەم سروشتە جوانەیە ئارامبوونەوەی ڕۆحە ئارامبوونەوەی جەستەیە لە هەمان کاتیشە ئەو کەسانی کە چەندین ئەم وەرزشە بۆ چەندین جۆر نەخۆشی درێژخانەکان بەعام هەم وەکو نەخۆشی سەرەتان هەموو زۆربەی جۆرەکانی ئەوکو نەخۆشە درێژخانەکان تر زەخت و شەکرە و دڵ و ئەم شتانە ئیسیفادەی هەیە ئەم سروشتە هەم بە پیادەڕەوی هەم بە شاخڕەوی هیوادارم هەموو کەسێک هەموو خانمانێکی ئەم منتیقەی سۆران و هەموو دەڤەرەکان پەیوەندی بکەن بە گروپەکان و شەر نییە گروپی ئەمە گروپی وەرزشی شاخەوانەکان کە گەورەترین ئیسیفادەیان پێگەێنێ سەلامەتی بەدەستەهێنن لە ڕێگای وەرزشەوە زۆر سپاسی داریگەرە سۆرانی ژەکەین کە بۆ ئەم بانکێشەوە ئەمڕۆ زۆر هاوکارمان بوون ڕێز و خۆشەویستیمان بۆ هەموو لایەک و بۆ ئەم کەناڵی ئێوەش جیا لەوانەیە کە توش بوو شێرپەنجەین ئەوانی دیکەش بوونی هەیە و هیچ کەس لەو گروپەدا بوونی هەیە کە دوای توشبوونی بە شێرپەنجە بەڵام لە گەشتەکانیدا نەبراوە بەڵام هاو سەفەرە لەگەڵەوە بەڵێ بێگومانێ ئەموو زۆربەی ئەو کەسانی کە لەگەڵمان هەمووی چاکبووی نەخۆشخانەی هیوانوە بڵێن هەر چارەسەری تەواو بوو و بەردەوامە ئێستا لە وەرزشکردن و گەورەترین ئیسیفادەشی کردووە و لەخوا بە زیابێشکور زۆر باشە و نەخۆشەکەشی بۆ نەگەڕاوەتەوە تێیپەڕانەوە بە کۆتایی هیوادارم هەموو کەس بەردەوام بێ لە وەرزشکردن لەبەرەوەی گەورەترین و چاکترین و باشترین ئیشەکە بیکا بە ژیانی ڕۆژانەی خۆی هەموو ژیانی خۆی بڕە خواردنی تەندروست ئارامی ڕۆح ئارامی جەستە زۆر سپاس ئەزیزی بەڵێ فدراسیۆنی شاخەوانیش هاوتەریب لەگەڵ ئەو گەشتەدا بوونیان هەبوو کاک بێستون میوانی منە سڵاوتە بێت و کاک بێستون ئەم گروپەی کە ئەمڕۆ هاتوونێتە ئیدارەی سەربەخۆ سۆران گەشتێکیان ئەنجامداوە ئەوانەی کە توش بووی شێرپەنجە لە سلێمانی ئەمەی بزانم لە هەرێمی کوردستان چەند گروپی شاخەوانی هەنە و چەند گروپیان ئافرەتانن
سەرەتا سلااو ڕێز بۆ ئێوەش سپاس بۆ ئامادەبوونی ئێوەش لەو بەرنامەدا ئەمە بڕە بە خۆشحاڵیەوە وەکو فرداسۆنی شاخەوانی کوردستان بەشی چالاکیەکان و ناوەندی سۆران لە خزمەتی سنتەری کەژواندا بووین لە شاری سلێمانی سنتەری کەژوان سنتەرێکە کە ساڵانێکی زۆرە لە بەجای شاخەوانیدا لەگەڵ توشببووانی نەخۆشی تالاسیمیا لە نەخۆشخانەی هیوایە شاری سلێمانی چالاکیەکانیان ئەنجامەدەن و شەهارێکی زۆر جوانیان هەڵگرتووە بە بەرەنگاربوونەوەی شێرپەنجە بە شاخڕەوی خۆشببختانە ئەم گروپە لە سەرەتای دروستبوونیانەوە تاوەکو ئێستا جێی دەستیان دیارە ئەتوانم بەڵێم تاکە گروپن کە لەم ڕۆوە وەکو سنتەر کارەکانیان ئەنجامەدەن و توانیویانە جێی دەستی خۆیان بکەنەوە لەو مەجالەدا و سوودێکی زۆریشیان بە توشببووانی ئەم نەخۆشیە گەیاندووە لەم ڕووەوە بەردەوام چالاکی جۆرا و جۆر ئەنجامەدەن ئەوەکەی جێ خۆشحاڵیە لەگەڵ ئەم گروپانە ئەبینین کە چەندین توشببووی شێرپەنجە هەن نەخۆشی شێرپەنجە هەن کە توانیویانە لەگەڵ ئەم سنتەرە نەخۆشەکانیان تێپەڕێن. لە هەرێمی کوردستان کۆمەڵی گروپ هەن بە دیاریکراوی ئەو گروپانەی کە تایبەتن بە ئافرەتەن کە وەکاوشێوەی ئەو گروپەی کە ژوان بوونی هەیە کە زیاتر ئافرەتان لە خۆ دەگرێوانێت توشببوو شێرپەنجەن لە هەرێمی کوردستان چەند گروپی شاخەوانی بوونی هەیە؟ وەکو گروپ گشتی گروپەکان زۆرە ناتوانم بڵم سەروی 150 تا 200 گروپ و ڕێکخرا و سنتەر هەن وار هەمیان چالاکی شاخەوانی زۆر ئەنجامەدەن بەڵام وەکەوەی کە لەگەڵ بە دیاریکراوی لەگەڵ توێژێک لەگەڵ ئەوانەی کە نەخۆشخانەی هیوا و ئەمانە ئیشەکەن تاکە سنتەری ئەوەی کە من زانێ دیتم کەژوانە لە سلێمانی لەگەڵ گروپەکانی دیکە ئەلبەتە خەڵکی تێدایە تاک بە تاک خەڵکی تێدایە خەڵکی نەخۆشیان تێدایە کە بە مەبەستی وەرزشکردن و ریکەڤەریکردنی نەخۆشەکانیان ڕووەکەنە گروپەکانی شاخەوانی و وەکو گروپی ئافرەتیشمان هەیە دوسێ گروپی ئافرەتی باشمان هەیە چالاکن توانیویانە هاوشێوەی پیاوان چالاکیەکانی شاخەوانی خۆیان ئەنجام بدەن بەڵام ئەوەی کە بە دیاریکراوی لەگەڵ نەخۆشەکانیش بکەن و لەو بارەوە وەکو کارێکی مرۆیی گەورە ئەوە بەڕاستی سنتەری کەژوان جێی دەستیان دیارە لە مرۆڤ. زۆر سپاس دەکەم. بەڵێ ئەوەی ئەمڕۆ بەڕێوەچوو لە ئیدارە سەربەخۆ سۆران سنتەری کەژوانە کە بە هاوبەشی لەگەڵ نەخۆشخانەی هیوا لە سلێمانی ژمارەیەک لەو توشببووانی شێرپەنجە کە لە ساڵانە گەشت ئەنجامەدەن هەروەکو ڕێکخەرانی ئەم گروپە ئاماژەبەوەدا لە ساڵی ڕابردوو نزیکەی 150 گەشتیان ئەنجامداوە بۆ شارەکانی هەرێمی کوردستان و هاوکات دەرەوەی هەرێمی کوردستانش ئەمڕۆ ئەوەی لە ئیدارەی سەربەخۆی سۆران بوونی هەبوو زیاتر لە 30 ئافرەت کە بەشێکیان توشببوو شێرپەنجەن و بەشێکیان کەسانی ئاسایی بوون لەگەڵ ئەم گروپە بوونیان هەبوو و لە یەکێک لە ناوچەکانی ئیدارەی سەربەخۆ سۆران پرۆسەی گروپێکی شاخەوانی بوون ئامانجیان شاخڕەویکردن بوو بە ناوچەکانی ئیدارەی سەربەخۆ سۆران و لە ئێستاشدا گروپەکە کۆتاییان بە کارەکانی خوان هێنا و دەگەڕێنەوە بۆ سلێمانی. بەڵێ